بەڵێ بەخێر بێن سەرۆکایەتی شارەوانی چەمچەماڵ شارەوانێکی پلەنایە بە گەورەترین شارەوانی لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانیە. ئەم شارەوانی پێکهاتووە لە 12 هۆبە لەگەڵ ئەنجومەنی شارەوانی ڕۆژانە ئێمە سەرقاڵین بە ڕایکردنی مامەڵە و ئیشوکاری هاوڵاتیان. ئیشەکانی ئێمە جۆرا و جۆرن. بەشێکی پەیوەندی بەلایەنی مۆڵکداریەوە هەیە لە مەسایلی تاپۆکردنی خانوو لە دەرخانکردنی زەوی لە ماوەی ڕابردووە ئێمە لە ساڵانی ڕابردووە بە خۆشحاڵیەوە گرفتی تاپۆکردنی خانومان چارەسەر کرد بە پێوە بڕیارانێکە لەلایەن جەنابی کاقوباد و دەرچووک تایبەت بە چەمچەماڵ بۆ تاپۆکردنی خانوو بێتاپۆکانەوە و گرفتەی سا ئەتوانین بڵێن لە سنووری شارەوانی چەمچەماڵە بوونی نەماوە و دواتیش بە یاسای ژمارە 3 ساڵی 2019 هەموو ئەو گرفتانی کە پەیوەندیدار بوون بە تاپۆکردنی خانوو لە سنووری ئێمە چارەسەر بوو. سەبارە بە تەرخانکردنی زەوی ئێمە لە ساڵی ڕابردووە 150 زەویمان بۆ زیندانیانی سیاسی تابین کرد و بەشێکیان ماونەتەوەی سە لە هەوڵی ئەوان کە ئیفرازی تر بکەین بۆ ئەوەی ئەو زیندانی سیاسیانی کە ماوە لەگەڵ فەرمانبەرانی کە تا ئێستا سوودمەند نابوونە سوودمەند بن لە وەرگرتنی زەوی. دەربارەی کار و پرۆژەکان لە ئێستایا ئەو پرۆژانی کە لە سنووری ئێمە کاری پێکرێ دروستکردنی باخچەیەک لە سنووری شارەوانی چەمچەماڵەوە ئیشوکاری کۆمپانیای شکار کە تایبەتە بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک هەرچەندە بەهۆی خەرج نەکردنی شایستە دارایەکانەوە بۆ کۆمپانیا چەند گرفتێک ناوبەناو دروست ئەبێ لە سنوورەکەمانە و کێشەی کەڵەکەبوونی خۆڵ و خاشاک دروستەکەەوە هیوادارم وەزارەتی دارایی وەلایەنی پەیوەندیدار ئەو گرفتەمان بۆ چارەسەر بکەن. لە ئێستایا ئێمە سەرپەرشتی ئیشوکارەکانی کۆمپانیای شکارەکەینەوە هاوکاریان لە ڕێ ئامێرەکانی خۆمانەوە تا ڕادەیەک بە باشی ئیشوکارەکانیان بەڕێواچێ. ئێمە لە پلانی ئەم ساڵمانە پلانی ساڵی 2023 چەند پرۆژەیەکمان پێشنیار کردووە کە لەسەر داهاتی خۆمان بکرێ. داهاتی شارەوانی ڕێژی لە 115 خەرج ئەکرێتەوە بۆ پرۆژانی کە لە سنوورەکەیان و فرۆشتنی زەویش لە 100 داهاتەکەی بۆ شارەوانی خەرجەکرێتەوە. ئێمە چەند گرفتێکمان هەیە لە سنووری شارەوانی چەمچەماڵ لە ڕووی ئاوەڕۆ لە کەمی ڕێژەی سەوزایی لە ڕێگاوبانەکان هەموو ئەو پرۆژانە ئێمە بە لیستێک ئامادەمان کردووە و ناردومانن بۆ وەزارەتی شارەوانی بۆی پەسەند بکرێت و لە داهاتی خۆمان لەم ساڵە ئەو پرۆژانە جێبەجێ بکەین لە گەڕەکە جیاوازەکانە. ئەوەی ئێمێنێتەوە مۆزوعی ڕێژی سەوزاییە بە خۆشحاڵیمە لە ساڵانی ڕابردووە کاری جدیمان لەسەر ئەو بابەتە کردووە لەبەرەوەی سنووری ئێمە زۆربەی کە سوکاری ئەنفالن و کارەساتی زۆر بەسەر ئەم سنووری ئێمە هاتووە. ڕژێمی پێش و تەنها کاری لەسەر لە ناوبردننی مرۆڤی ئەم ناوچەیە نەکردووە ژینگەی سنوورەکەشمان بە تەواوەتی شێوەوە. ئێمە لە ساڵانی ڕابردووە زۆر بە جدی کارمان لەسەر زیادکردنی ڕێژەی سەوزایی کردووە چەند باخچەیەکمان دروست کردووە چەند ناوچەیەکی سەوزمان کردووە و بەردەوامیش لە هەوڵی ئەوەیان ئەم ناوچە سەوزانە زیاد بکەین و بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانیش سەرقاڵی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی بەناو هاوڵاتیانە بۆ ئەوەی هاوڵاتیش هاوکارمان بێ خۆی بە خاوەنی شار و خۆی بە خاوەنی ئەو ژینگەی بزانێت. لە پرۆژە ڕایگیراوەکان بەداخەوە ئێمە دوو پرۆژەی گەورەمان لە سنووری چەمچەماڵە ڕایگیراوە. یەکیشان پرۆژەی گەڕێکی مامۆستایانە چەند جارێک داوامان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی و دارایی کردو بۆی تەمیلی و پرۆژانە بکرێت و دەست بەکار ببنەوە بەداخەوە یەکێکە لە گەڕەکە گەورەکانی ئەم شارە تا ئێستا پرۆژەی قیرتاوکردنی بۆ ئەنجام نەدراوە و پرۆژەی قیرتاوکردن و ئاوڕووی گەڕێکی ئاسوودەش یەکێکە لە پرۆژە ڕایگیراوەکان کە لە ساڵی 2014 ڕایگیراوە ئومێد دەکەم ئەم ساڵ هەوڵەکانمان بەرهەمی هەبێت و ئەو دوو پرۆژێش بکەوێتەوە کار و خزمەتگوزاری ئەو گەڕەکانە کۆتایی پێبێت و ئێمە لە پلانی ئەم ساڵ و ساڵانی داهاتوومانەوەیە کە شاری چەمچەماڵ و سنووری شارەوانی چەمچەماڵ فراوان بکەین لە ڕێ ئەنجامدانی ئیفراز و ئیفرازکردنی چەند قەتعەیەک زەوی کوشتوکاڵێکی ئێستا ئیتفاقکراون و بەناو شارەوانیەوە و ئامادەن بۆ ئیفرازکردن. داوای ئەومان کردو کە تەمویل بکرین و ئەو ئیفرازانە تەواو بکەین. ئەم لەلایەک بەشێک لەو زەویانی کە لە ئیفرازەکرێ ئەفرۆشرێتەوە و ئەکرێ بە داهات و پرۆژەی پێ ئەنجامەدرێ لە سنوورەکەمانە. لەلایەکی تریشەوە ئەو فەرمانبەر و زیندانی سیاسی و شەهید و ئەنفالانێک کە پێشتر سوودمەند نەبن لە وەرگرتنی زەوی سوودمەند دەبن لەو ئیفرازە و زەوی وەرەگرن.